منداڵێک لە غەزەیە تەوەکل و پشت ئەستوری بە ڕەب العالەمین لە من و تۆ زۆر زیاترە. پشتی ئەوەندە بە ڕەب العالەمین قائیمە، ئەوەندە بە ڕەب العالەمین قائیمە، ئەوەندە بە ڕەب العالەمین قائیمە، لە حاڵەتێکی ئاوا سەخت و سەغڵەت و بەڵایە ورەی لە من و تۆ زیاترە. جەنگ لە نێو خاکەکەی ئەودایە کە بە شێوازێکی گشتی خاکی هەموو موسڵمانانە، من و تۆ حەرب و جەنگمان لە نێودانیە، بەڵام ئێمە ترسمان زیاتر لێ نەشووە لەو. بۆ چونکە ئەو پڕ پشت ئەستوری هەیە بە ڕەب العالەمین. دەڵێ ئەم ئایەتە بۆ وان دابەزیوە کە ڕەب العالەمین لە سوورەی ئەتەوبەدا لە ئایەتی 52 لەبارەی یارانی رسول الله صلى الله عليه وسلم فرمي قل هل تربصون بنا إلا إحدى الحسنيين. پروردگار فرمي أي محمد صلى الله عليه وسلم بكافر كان بڵێ ئێوە چاوەڕوانی چی لە ئێمە ئەکەن، ئێوە داوای چی لە ئێمە ئەکەن، ئینتیزاری چی لە ئێمە ئەکەن ئیلا دوو پیرۆزی دوو چاکی نەبێ. یان ئەوەتەیە بەرامبەرتان سەر ئەکەوین، بەرامبەرتان زاڵ ئەبین، پەروەردگار سەرمان ئەخا، یانیش ئەوەتەی ئەگەر کوژران شەهید ئەبین ئەوەیشیان پیرۆزیەکە و قیامەتمان بردۆتەوە. ونحن نتربص بكم أن يصيبكم الله بعذاب من عنده أو بأيدينا فتربصوا إنا معكم متربصون. وإيمش شاوڕوانین لە ئێوە کە پەروەردگار دووچاری سزایەک و سەغڵەتێک و عەزابێکتان کە لای خۆی لە ئاسمانەوە بۆتان بێنێتە خوارەوە، یاخود بەدەستی ئێمە سزا بدرێن و لە نێو بدرێن. چاوەڕوانکەن ئێوە و ئێمە چاوەڕوانەکەین، یان سەر ئەکەوین لە دنیاە یانی شەهیدی قیامەت بەدەست دێنین.